ئەمڕۆ زۆر خۆشحاڵ بووم ئەمڕۆ کە سەردانی شاری کەرکووکم کرد و پیرۆزباییم لە دەست بەکاربوونی ئیدارەی کەرکووک و جەنابی پارێزگار و جەنابی سەرۆکی ئەنجومەنی پارێزگا و بەڕێز جێگیری پارێزگار و ئەم حکوومەتە تعبیر لە بۆچوونی هەموو هاوڵاتیانی کەرکووکەکە بە هەموو پێکاتەکانیانەوە و ئێمە پێمان وایە کە هەر ئەنجامدانی هەڵبژاردن لە کەرکووک بۆ خۆی دەستکەوتێکی گەورەی قانونی و سیاسیە کە ئەم حکوومەتە بە سەرۆکایەتی بەڕێز محەممەد شیاع سوودانی ئەنجامیدا لەبەرەوەی چەندین ساڵە هەڵبژاردن لە کەرکووک ئەنجام نادرا. ئەنجامدانی هەڵبژاردن لە ناو منهاجی حکومی هەبوو، لە ناو لە پەرلەمانی عێراقەوە دەنگ لەسەر منهاجی حکومی درا و دوای تەشکیلکردنی دوای ئەنجامەکانی هەڵبژاردن چەندین کۆبوونەوە لە بەغدا بەڕێعایەتی بەڕێز سەرۆکوەزیران بەڕێوە چوو و لە چوارچێوەی ئەو کۆبوونەوانەدا وەرەقەیەکی سیاسی ئیتیفاقی لەسەر کرا. ئەو وەرەقە سیاسیە ئەمڕۆ نەخشە ڕێگای ئیدارەی کەرکووک و مەجلیسی محافەزەیە بۆ ئیدارەدانی ئەم محافەزەیە. هەموو هەوڵەکان بۆ ئاراستەیە کە کەرکووک بکەینە نمونەی پێکەوە ژیان، کەرکووک بکەینە نمونەی برایەتی، مەرحەلەی دژایەتیکردنی یەکتر و تەتەڕوفی نەتەوەیی بەجێ بێڵین، خۆمان و ئیداری کەرکووک خۆی تەرخان بک بۆ خزمەتکردنی هاوڵاتیان، بۆ تەنمێی اقتصادی، بۆ تەوفیری فڕەسی عەمەل، بۆ باشترکردنی گوزەرانی خەڵک. و ئەم حکوومەتە حکوومەتێکی متەجانس لەگەڵ لە نێوان یەکدا و لەگەڵ حکوومەتی ئیتیحادیدا وەوەی ئێمەش دەتوانامانە هەبێ هاوکاریان بین بۆ جێبەجێکردنی ئەم بەرنامەیە و کەرکووک بەبێ شەراکەتی حەقیقی نێوان پێکاتەکان ناڕاتە ڕێوە و ناکرێ هیچ پێکاتەیەک و هیچ لایەنێک فرامۆش بکرێت لە ئیدارەی کەرکووک و لە بڕیاری سیاسی کەرکووک.